هەر برای خۆم بۆی گەڕامەوە دوکانی هەیە وتی دوای چەند ڕۆژێک گەنجێک هات بەلام وتی پێمی کا فڵان گەشتێک و پێڵم بەست خوا لێم تووڕەمە بە وەڵڵاهی ئەو ڕۆژە فڵانە سیارە لەلاو بووە هەنێک پاری تیا بۆ دەرم کردو محتاج بووم کرێچی بووم مناڵم مردو بردوومە بیخۆم بەڵام وەڵڵاهی هەرچەنێ زاتم کردووە نەمتوانی بیخۆم 270,000 ئەو پارەکە بی دەرەدەست کێ سیاری کێ وتی منش بەو پیاوەم وتووە وەزعی زۆر باشە خوای گەورە ئەو نێتری بەسەرا بڕێژێ بە حەڵاڵ وتی کابرا وتێتەوە 100,000 بی دەرێ دوای خۆم ئاگادار بووم پیاوێکی تر 500,000 داپی حرامەکەی نەخوارد دوای 150,000 تریان داپی نزیکەی 750,000 داپی بەس خۆی لە حرامێ پاراست کەسێک دێتە سەر لێگاکەت ئەوێ زوڵمت لێ بکە بەس هەواڵی خوای بکە بەس لە شەونێژا دوعای لێ بکە بۆ دەستەچێتە خوێنی و شار و وڵات جێبێڵی و خانوو وەزیفەیە کە بە 20 ساڵ پێکەوت ناوە بێ کۆتایی پێبێن تو جێبێڵی مەیکوژە دەستی بۆ درێژ مەکە بڵێ تۆ دەسەڵاتت هەیە من نیمە هەواڵی خواتەکە حەسبی الله ونعم الوەکیل ڕقەبەرایەتی لەگەڵ خەڵکە ئەمەکە و بە مروری زەمانش بزانن هەر کەسێک دژایەتی کردبێتی و بە مانای کەلیمە زوڵمی لێ کردبێتی خوای پەروەردگار لوتی شکانووە بەڵام ئێمەین یەقینمان بە وعدەکانی خوای پەروەردگار